ماڵبەندی کۆردۆلۆجی زانکۆی سلێمانی کۆڕێکی تایبەتی لەسەر خوێندنەوەیەکی ڕوخێنەر و بنیادنەرانە بۆ چەمشی دابڕان لە دەقە شانۆیەکانی نووسەر دانا ڕەئوف بۆ نووسەر کورش زارع ڕەمشتی ڕێخست. بۆ قسەکردن لە سەدەقە شانۆیەکانی نووسەر و هونەرمەند دانا ڕەئوف میوانداری بەڕێز کۆرش زارع ڕەمشتیمان کردووە. کاکوورش بەخێربێ. سڵاو ڕێز سپاس بۆم دەفەتە. ئەگەر لە سەرەتاوە بە کورتی باسی ئەو کۆڕەمان بۆ بکەیت کە ماڵبەندی کۆردۆلۆجی بۆیان سازکردبوون. لە ئاساسا بۆ خۆی ئەوە ئەو کارەی من ئەو توێژینەوەیە بڕوانامەی ماستەری من بوو لە زانکۆی تاران لەسەر داوای بەڕێزان من هاتم بۆ بەڵێن وا بوو لە زانکۆی سلێمانی بێ یان لە کۆردۆلۆژی کە هاتین لە کۆردۆلۆژی کردمان ئەو سمینارێککە من پێشکەشم کرد هەمان بڕوانامەی ماستەرەکەم بوو لە ئەدەبی دراماتیکا کە لەسەر بەرهەمەکانی نووسەر کاک دانا ڕەئوف. بەڵێ کەواتە کاکوورش هەمان نامی ماستەرەکەتە بەڵام لە کۆڕەکەیە بە شێوەیەشکە بەڵێ ینی لە وەکو سمینارێک لەوێ پێشکەشم کرد. بەڵێ کاکوورش باسی کاک دانامان کرد یەکێکە لە نووسەرە دیارەکان تا چەند بۆ ئێمە گرنگە بایەخ بە دەقی کوردی بین. زۆر بێگومان زۆر ئێمە بۆشایکی زۆر گەورەمان هەیە لە دەقا لە شانۆی کوردیا لە هەموو کوردستان هەروەهاش لە توێژینەوەی زانستیە بۆ دەقەکان زۆر نیازمان بەو شتە هەیە. یعنی پێ وایە من پێم وایە کە ئەبێ زۆر جەخت بکەین لەسەرەوەی کە ینی هانی قوتابیان و ئاکادمیسیەنەکان بین کە توێژینەوە بکەن بە شێوەی زانستی لەسەر دەقە شانۆیەکان چون ئەوە زۆر یاریدەرە بێ زۆر گرینگە لە چەند ڕووە یعنی ئەتوانی یاریدەرمان ئەبێت لە داهاتووش ئەبێتە ریسێرچێک بۆ خوێندکارانە خۆدا ئاماژەت کە بۆ نامی ماستەر بێت بۆ بەکالیۆرۆز بۆ نمونە تۆ ئەو کاتە لە کاتی ریسێرچە بانقێک دەبێت کە بەڕاستیوە بێگومان وایە یعنی یەکی لەو شتانی کە زۆر گرینگە یعنی لەم کارانە ئەوە یەکە ئێمە لە کوردستان ڕخنەی ژورنالیستیمان زۆرە کۆڕی ژورنالیستیمان زۆر لەسەر هەموو دقێک ئەگەرچی لەسەر دەقە شانۆیەکان زۆر کەمتە چون هەروە کە گوتم دەقی شانۆیمان زۆر کەمە بەڵام بێگومان ئەگەر ئەمانە زۆر بێتەوە یعنی بە شێوەی زانستی لێکۆڵینەوە بکرێت لەسەر دەقە کوردیەکان کاریگەری زۆریە بێت لە هەم لەسەر هەروواکەوتت لەسەر بۆ قوتابیەکان کە تێڕوانینیانە گۆڕێ ئاستی تێڕوانی ناباتە سەرەوە هەمووی بخۆی ئێمەش دەوڵەمە نکاتەوە یعنی من لە بواری لێکۆڵینەوە دەوڵەمە نەبینەوە و زۆر گرینگە. کاکوورش ئێمە بەردەوام شاکارە مەزنەکانی جیانمان وەرجێراوەتە سەر زمانی کوردی چ کارە شانۆیەکانی شکسپیر بێ یاخود نووسەرانی تری جیانی بێ کاتی ئەوە نەهاتۆ دەقەکانی ئێمەش بۆ زمانی عەرەبی بۆ زمانی فارسی بۆ زمانی ئینگلیزی وەربژێڕێ. بێگومان یەک لەو کارانەی کە من کردومە لەبەرەوەی کە کارەکانی کاکدانە نەکراوە بە فارسی داوایان لێ کردین کە من ئەو شتە بکەم بە فارسی تا پەسەنی بکەن بۆیە کۆی بەرهەمەکانم کرۆ بە فارسی کە لە داهاتووە بڵاو بێتەوە یان بەڵێن وایە لە چاپمەنێکی زۆر باشیش لە ئێران بڵاو بێتەوە و وازانم زۆر خۆشیە زۆر پێویستمان بەوەش هەیە یعنی لێکۆڵینەوەکەش خەریکە ئامادابێ بە کوردی و ئەگەر بکرێ بە فارسیش
وەکو شارنامەکان وڵی بکەینە. بەڵێ کاک کۆرش دوا پرسیارم ئەگە بە کورتی وەڵام بیت و بورە دەرفەتم نییە چاوت خۆش بێ ئێمە جگە لە کاکدانە چەندین نووسری تریشمانیە مامۆستا ئەحمەد سالار دکتۆر شاڵ مستەفا چەندینی تر لە باکوور لە ڕۆژهەڵات لە باشوور کاتیەوە هاتووە ئەوانیش بناسیێنین کاری وەرجێڕان بۆ تەقەکانیان بکرێت بۆ زمانەکانی تر بەڕاستی نەتەنیا وەرگێڕان پێم وایە لە بەڵێ بەڕاستی وایە پێم وایە جگە لە وەرگێڕانە بێنی دایان دقیش خۆمانی لەمە خۆمان بەڕاستی لێکۆڵینەوەشی تا بکرێت یعنی کاتی کە بوو میزانستی بڵێ بەڕاستی وایە کاتی کە بوو بۆ مۆزوعی زانکۆ اینجا بەڕاستی تازە بووە بە شێوەی لە شێوەکان یەکێ لە کارەکانمان لە یەکی لە ئەرکەکانمان لە بەرامبەری ئەنجامدا ئەو زۆر پێویستە بەڵێ کاک کۆرش سپاس بۆم دەفرەتە بە قوربانی بەخوازم منیش هەروە سپاسانەکەم ڕۆژێکی خۆش ماڵاس